وەردە سڵاوتان لێبێ عزیزانم چۆنن ئەم کاتتان باش بەیوام کە زۆر باش بن چونکە هەمیشە من پێم خۆشە کە ئێوە زۆر باش بن منیش باشم لەبەرەوەی کە ئەمڕۆژ بەرنامەی خەونتان پێشکەشەکەم خەونی هاوڕێیەکم بەدێنم وەکو بەرنامەکانی تر ئەم هاوڕێم ناوی ئایەیە خەونێکی جوانی هەیە پێم خۆش بوو ئەمڕۆ لە بەرنامەی خەونەکەی بۆ بەدیبێنم جا دەستپێکی هەموو بەرنامەیەک من شتێکم پێوتون خۆ بیرتان ماوە ئەزانن وایە جا با ئەم جارش پێتان بڵێم کە سەرکەوتن ئەبێت کاری بۆ بکەیت تا ئەو ئاستەی کە شانازیەکەی بەخۆتەوە واتە تا ئەو ئاستەی کە ئەگەیت بە سەرکەوتنەکە و ئەڵەی بەڕاستی من ئێستا شانازیەکەم بەخۆمەوە کەواتە ئێوەش هەوڵ بن بۆ ئەوەی کە بگەن بەو ئاستە و منیش لە بەرنامەی خەونەکانی ئێوە بەدێنم وەک ئەمڕۆ کە کارەکەین بۆ ئایا جا سەرەتا وەک هەمیشە پێویستە کە پەیوەندی کەین بە ئایەوە بزانین لە ماڵە لەگەڵمان نابن ئازیزانم با ئێستش پەیوەندی پێوە بکەین بابزین لە ماڵە ئایا سڵاو ئایگیان چۆنی؟ باشە سپاس هەمیشە باش بی ئایا پێمان بڵێ تۆ پەیوەندیت پێوە کرده بووین کە خەونێکی زۆر جوانە هەبوو پێت خۆش بوو لە بەرنامەی خەونە بۆت بەدیبێنین جا پێمان بڵێ خەونەکە چییە؟ یەکەمیان خەونی ئەسپسواریم هەیەوە دووەمیان دکتۆری ڤێتەرنەری دکتۆری ڤێتەرنەری واتە دکتۆری ئاژەڵان لەگەڵ ئەسپسواری هەردووکشی پەیوەندی هەیە بە ئاژەڵ و گیاندارەوە کەواتە ئاژەڵانت خۆش شەوێت زۆر باشەکەی زۆر چاکە یەکێک لە خەونەکانت بۆ بەدیهێنم ئەمڕۆ ئەگەر لە ماڵبی ئێستا من سەردانی ماڵی ئێواکەم بۆی کە لە نزیکی شەو بتبین بەڵێ لە ماڵم زۆر چاکە کاتە ئامادە بە ئێمە تۆزێکی کە بەڕێیەکەوین و یین بۆ ماڵی ئێوە باشە بەخێر زۆر چاکە کاتە جاری خوات لەگەڵ خافیز هاوڕێنم ئایا لە ماڵە منیش ئەڕۆم بۆ ماڵیان کاتە لەگەڵمانابن بۆ ئەوەی کە خەونی ئایا بەدیبێنین با بڕۆین هاوڕێیانم گەشتینە ماڵی ئایا با پێکەوە لە دەرگا بین و بچینە ژوورۆ ئایا سڵاو لێبێ چۆنی؟ بەڵا باشم زۆر سپاس پێم خۆشەکە باشی توانین بینە ژوورۆ؟ فەرموو زۆر سپاس زۆر سپاس ئەم دەرگا داخین؟ هاوڕێیانم ئێستا من لە ماڵی ئایم ئایا ڕۆشت پشیلە جوانەکەی بێنێ جە پشیلەکەی ناوی ئێلایە ئێستا ئایا و ئێلایم بۆ لای من و پێکەوە گفتوگۆیەکەکەی ئایا هاوڕێکی زۆر جوانی هەیە ئێستش هێناوێتی بۆلامان ناوی ئێلای با ئێلاتان پێ بناسێنم ئێلا چۆنی؟ ئەمە ئێلایە هاوڕێیان جا ئێلا زۆر شەرمەنیشە لەبەرەوەی کە ئایا هەوڵیە بیهێنێ بۆ لای من چنێکیشی لێگر تۆزە بریناریشی کردوویە زانی؟ ئەمە هەروایە برینارتەکە؟ وڵی جەرجەوە ئەگەر زۆر بترسێ ئەنجاوە زۆر پترسێ ئەنجاوە کاتە ئیسە لە من ترسە؟ بەڵێ ئەگەر من ناناسێ وایە؟ بەڵێ ئەگەر یەکێ نەناسێ وایە
ڕاستە کاتە دای لێبوردنەکەین تۆزێکیش هیلاکتەکەین بەس ئەمڕۆ پێم خۆشە بیشی بین لەگەڵ خۆمانە خۆیت لەگەڵمانە بەڵێ بەڵێ دە باشە چەند ساڵامە هەتە وەڵا 1 ساڵە 1 ساڵە بێتەمەنی بەڵێ زۆر چاکە کاتە تۆ خۆشەویستی ئەم پشیلێت کە ناویشی ناوە ئێلا نزیکە لە ناوەکەی خۆشتەوە ئایا خۆت ناوناوە بەڵێ خۆشەویستی ئەم پشیلێەوە لێ کردووی کە حەسکەی ببیت بە دکتۆری ئاژەڵان وڵای خۆم هەت زۆر دەمێکە مناڵیش بووم زۆر حەزم لە ئاژەڵ بووە خۆم بە مناڵیش مریشکم هەبووە بەخێوم کردو دواتر دایکم باوکم ڕازی بوون کە ئەم پشیلێش بێنمە ماڵەوە کاتە دایک و باوکیشێ هاوکارێکی باش بن بۆ ئەوەی کە تۆ بتانی پشیدە بە خێوکەی بەڵێ کەروێشکی شمبینی لە دەرەوەم مریشکیشە هەیە بەڵێ بەڵێ چیترە بە خێو کردووە وڵای کۆکتێلیشم بەخێو کردووە هەر کەڵەشێر و ئەوانش هەر بەخێوم کردوون یعنی زۆرشتم بەخێو کردوون زۆر باشەکەیت پاشە ئەمە چۆن خواردنیانەی تێ چۆن گرنگیان پێیت وڵی ڕۆژانە ئەبێت یاریان لەگەڵکەی دیاریکی دەستی هەیە بۆ دیاری کردو بەڵێ و نیۆڕوان ئێواران خواردنی هەیە هیتەڕە باشە خواردنی شێ تێ بە خێویانەکە یاریان لەگەڵەکەی پێم خۆشەکە ئاوا بەو شێوازە جوانە ئاژەڵەکان خۆشەوێ گرنگیان پێ هاوڕێت هەیە کە لی بترسێ یان خزمی خۆت کاتێگە بۆ ماڵتان لێ بترسێ بڵێ مەترسە خۆم هیچی لێ ناکە چونکە هەنێکە سێ لێ ترسێ زانی بەڵێ تۆ پێشتر لێ ترسای نە ئەی ناترسای نەخێ زۆر چاکە تۆ دوو خەونت هەبوو حەستە کرد ببی بە دکتۆری ئاژەڵان لەگەڵ حەزیە کرد ببێت بە ئەسب سوارێکی باش تۆ ئەسپی بینیوە لە نزیکەوە بەڵە سواریش کەوتم کاتە ئەسب سواریشە کردووە بەڵێ زۆر باشە منیش ئایا بڵێ چی زۆرم ئاژەڵەکان خۆشەوێ و گرنگیان زۆر پێم وەکوتۆ و بە خێویانەکەم و منیش ئاژەڵم هەبووە بەس من سەگم هەبووە بەس پشی لە شماوە لە نزیکەوە بینیوە بە زۆر خۆش حاڵبم کە ئەمڕۆ ئێلاشم بینی جاگەر ئێلا بێ لەگەڵمانە ئێستا ڕۆین بۆ شوێنێک بۆ ئەوەی کە خەونەکەی تۆ بەدی بێنین باشە بە سەرتا بێ خۆ گۆڕی خۆ ئامادەکەی حەزەکەی ئێلاش بەر لەگەڵ خۆتاویش ئامادەکە من لێرە چاوەڕێتەکەم دواتر پێکەوە ئەڕۆین بۆ شوێنەکە و خەونەکە و بەدیێنی خۆشی بەڵێ جا ئازیزان پێشم خۆشە پێتان بڵم کە ئایا دەمێکیشە چاوەڕێمانە هەرەیوت کەیم بۆ لای من خەونم هەیە کەی سەردانی منەکەن ماوەی مناڵان لە کۆتایی ئەمڕۆ هاتین بەڵێ دڵخۆشی زۆر زۆر باشە منیش دڵخۆشم کەواتە با پێکەوە بڕۆین بۆی کە تۆ خۆت ئامادەکەی باشە باش ئازیزانم چاوەڕێی ئایە و ئێلاکەم پێکەوە بۆی کە خۆیان ئامادەکەن و بیان بەم بۆ پێتان ناڵێ بۆ ئەوەی کە ئێوەش چاوەڕوان بن جا پێش ئەوەی کە بژڕۆین بۆ شوێنەکە لە دەرەوە کەروێشکێکی هەیە پێم خۆشە ئەوەشتا پیشان بم ئێستا کە هاتن پێکەوە ئەڕۆین بۆ لای ئەوانیش و دواتر بەڕێکەوین با چاوەڕێیانکەین ئەوە کەروێشکەکە بوو کە باسمان کرد بەڵێ چەند جوانە هاوڕێیان سێرکەم بیبینن جامە تێریاریشی کردووە لێرە ئیتر بۆ خۆی خۆشی چڵکن کردووە چۆنی ئەی لەگەڵ ئێلا هاوڕێیە بەڵێ مریشکەکانی ژوا بزانم لە حەوشەی پشتانەوە بەڵێ بۆی سە ناتوانین بیبینین جا هاوڕێیان زۆر دڵخۆشم کە ئایا بەو شێوازە جوانە گرنگی ئایا بە ئاژەڵەکان کەروێشک بەخێوەکە پشیرا مریشک تۆ لێرە بە هەتاینەوە خەونی ئێلا بەدیهێنین خەونی ئێلا و ئایا پێکەوە خەونەکان بەدیهێنین و هێنەوە بۆ لاو باشە با بڕۆین گەشتینە شوێنەکە زانی ئێرە کوێیە؟ بەڵێ ئێرە ئەو شوێنەیە کە تۆ ئەکەین بە دکتۆری ئاژەڵان لەبەرەوەی کە یەکێک لە خەونەکانی ئایا حەزیە کرد ببێ بە
دکتۆری ئاژەڵان بتوانێت کە پشکنین بکە بۆ پشیلەکەی خۆشی. جا ئەمڕۆ دکەین بە دکتۆر دڵخۆشی؟ زۆر باشە. بزانین ئێلاش دڵخۆشە؟ ئەویش دڵخۆشە. زۆر چاکە ئەنجام سپرایز یەکەمان بە پێت بڵێن چییە؟ ئادی چاوت داخە؟ چاوکەرەوە ئەم جلوبەرگان هەستەوە؟ زۆر جوانە. چەتۆکەین بە دکتۆر جانتاکەت دانێ بە هاوکاریت کەم و لەبەریکە. جا ئایا دەستگای میدیای کورسادەم باجەی بۆ تۆ دروست کردووە ئەتوانی وەکو یادگاریەک هەڵیگری لە لای خۆت کاتێک ئیشەڵڵا ئەگەر بەردەوام بووی لەم خەونەت و کارت لەسەر کرد و گەورە بووی بوویت بە دکتۆرێکی زۆر سەرکەوتوو توانی ئەمەش لە لای خۆت هەڵبگری باشە. جا هاوڕانەمە نووسراوە دکتۆر ئایا وێنەی خۆشی لەسرە لەگەڵ ئێلاشای جوانە؟ زۆر سپاس بۆ تۆش. ئەمەش باجەکەیەتی ئێستا ئەیکەینە ملی و ئەڕۆین پشکنی دەکەین. ئێستا بەتەواتی بووی بە دکتۆر زۆریش لێ هاتووە. زۆر سپاس بۆ تۆش ئایا گیان. کاتە با بڕۆین با بزانین ئێلە ئامادەیە؟ ئادی با بزانین ئامادەیە؟ ئۆ بچکۆلە و نازدار و جوانی پشیلە بچکۆلانەکە کوێت پێی خۆشە بچۆ بگەڕێ وەرادەر لاکولانەکە. ئێستێتە دەرەوە با پێ کۆبڕۆین بۆ پشکنین. فەرموو. بەخێر بێ. سڵاوتان لێبێت چۆنن؟ بەخێر بێن. زۆر سپاس مەمنون. بەخێر بێن. ئەمە دکتۆرە ئای پشکۆلانەیە ئەمەش دکتۆر مەسعودە پێم خۆشەکە خۆشە بناسێنی. بەخێر بێ ئایا خان دکتۆری داهاتوومان. من دکتۆر مەسعودم پزیشکی ڤێتەنەری. ئەمڕۆ لەسەر ئەو بابەتە قساگەین کە تۆ خەونێکی هەیە خەونەکەت بوونە بە پزیشکی ڤێتەنەری باشە. ئێمە ئەمڕۆ بۆت باسەکەین کە چۆن دەست پێگەیت و چۆن پشکنی نەکەیت و چۆن لەگەڵ ئاژەڵ ئازوڵیتەوە. زۆر باشە. جا ئایا پشیلێکی هەیە ناوی ئێلایە؟ ئێلا. خۆی ناوی ناوە ئێلا. جا پێمان خۆشە پشکنینەکان ئایا لە ئێلاوە بیکا لە ڕێگەی ئێلاوە. جا سەرەتا بۆ ئەوەی کە ئەو هەنگاوانش جێبەجێ بکەین پێویستە کە پاک و تەمیز بین و بتوانێت کە ئایا دەستکێش کاتە دەستی وایە چکە کە بووی بە دکتۆر بێت دەستکێشکەی وەکو ئەوانە هەمویان دەستکیشانە دەسەر کاتە بەکاری بێنە باشە؟ زۆر باشە با منیش هاوکاری بکەم. دکتۆر ئێمە ئاژەڵەکانمان لە ماڵەوە چۆن بزانین کە نەخۆش کەوتوون تابیان هێنین بۆ ئێرە؟ ئێمە ئاژەڵێکمان هەیە بۆ ئەم پشیلەیە باشە با ئێلاخان دەریکەین باشە؟ یەکەم نیشانە کە تیا دەرەکەوێت کە ئێمە ئازانین ئەم پشیلەیە ناساغە. بەڵێ ئەزێنەوە دانێ بەساغە لێرە بێتاقە دەبێ مات دەبێ لە خواردن ئەکەوێت خواردن کەمەکاتەوە خواردنیانە ئەوەستێنێ ئەو خواردنەوەی کەمە بێتەوانێ. کۆمەڵی نیشانەی تر هەیە وازەحترە بۆ نمونە پژمەی تیەکەوێت کۆکەی تیەکەوێت لەشی گەرمە بێ کوکەشیان هەیە بەڵێ لەشی گەرمە بێ کە تەمان خاوەنەکەی خۆی کە ڕۆژانە لە بەردەستایەتی هەست بە لەشیەکات کە پلی گەرمی بەرز بۆ هەست بۆ گەرمی ئاکە یەکسەری هێنێ گوێی سوورە بێتەوە ئەو بە چاوێتە خوارەوە ئەو بەلووتیایەتە خوارەوە ئەمانە هەمووی نیشانەی نەخۆشین. زۆر باشە دەست خۆش بێت ئەو نیشانانەی هەبوو نەخێر نەیبووە بەس پشکنینێکی بۆ بکە ئەنجا ئێمە چی ئەەکەین ئاخەن ئەمەمان بۆ بەکاربێنە باشە ساقە بیتەری بێچکەم باشە ئای دەست خۆش. یەکەم شت کە پشیلەکان بۆ هێنای یەکەم شت کە ئێمە ئەیکەین پلێشی وەرگرتنی پلەی گەرمێتی باشە ئەم پشیلەیە طبعا نامێت پشیلەکە نێرڤەز بێت چونکە لەم حاڵەتە ئێمە
نێڤس واتە تووڕە بێت و قەلق بێت ئەو شتانە دڵ بێت بەڵێ ئەمە کشی بەرزەکەی نەوانێ ئەمە هەڵەکەن سەری چۆن بەکارێنێ بێ بەم دیوای بەکاری بێن ڕەنگەکە لە ڕێگەی ئامەوەی ئەگوازریتەوە باشە باشە ئایا هەڵ ئەمە بەکارێنین بۆ وەرگرتنی پلەی گەرمی باشە پلەی گەرمی تەبیعی 38 پلە 38 پلە و نیو بۆ 39 پلەیە باشە لەوە بەرزتر بووە تا 39.2 39.3 یاخیادیە لەوە بەرزتر بووە حسابی تای بۆکەنڵین تای هەیە باشە ئەم پشیلێمان ئێستا جەوی خۆی وەرگرتووە ماشەڵڵا جەوەکە فێنکە پاڵکەوتووە ئایا خانوەرە پێشەوە دکتۆرە ئایا چۆن ئێمە یەکەم شت کە وەری ئەگرین ڕسپایرەتەری وەرەگنواتە هەناسە باشە گوێگری لە هەناسەی زای هەناسەی خاوە یا سەریعە واتە نۆرمەڵە یان سەریعە لە حاڵەتی پلەی بەرزبوونەوەی پلەی گەرمیە هەناسەی سەریعە بێ باشە کۆمەڵی دەنگی تایبەتی هەیە لە سنگیا دروست دەبێ ئەبە وای زانین کە ئەم پشیلەیە کێشە لە سیەکانیەتی سەری لوتیەکەین کۆمەڵی نیشانە بەلوتیوە دیارە ئا بەلوتیایەتە خوارەوە باشە دوایەوە چین بۆ دڵی باشە ئالیانی گوێ لە دڵی ئەگرین باشە گوێ لە دڵی چیلەکەدا ئەڵێ چی ئەڵێ تەپ باشە ئەم لیانی دڵانە لیانی دڵەش کۆمەڵی نیشانەی خۆی هەیە ئینشەڵڵا کە بوو بێ دکتۆرە هەر لە جامیعە فێرتەکەن باشە لەوێ دکتۆری زیرەکمان هەیە فێرتەکەن باشە دکتۆر پرسیارێک ئێمە چۆن کاتێک وەرزەکانە گۆڕێ تووشی هەنێک نەخۆشی پەتابین پشیلەش بە هەمان شێوە یاخود ئاژەڵەکانی تر بەڵێ چۆن مرۆڤ یان مناڵ تووشی بەهۆی گۆڕانی جەوە بۆ من لە پاییزە ئەچینە زستانەوە لە بەهارە ئەچینە هاوینەوە بەرزبوونەوەی پلەی گەرمەوە نزبوونەی پلەی گەرمە کاریگەری لەسەر ئاژەڵی شێوەکو مرۆڤ کۆمەڵی ڤایرۆس هەیە ئەگوزرێتەوە بۆ ئاژەڵ لە ڕێی کۆنتاکتەوە بۆ منە ئێمە خۆمان جاوی ڤایرۆسەکەی بۆ هێنینەوە لە دەرەوە ئەڵێ پشیلەکەم قەت نابە بە دەرەوە باش کەچی بڵین خاوانەکەی بەڵام پشیلەکەم نەخۆشە ئەمە چییە یا لەگە پشیلەی ترا تێکەڵاوی کردو کە نەخۆش بووە باشە یا لەگەڵ یا خۆی بۆ هێناوەتەوە بڵین لە دەرەوە دەستیاوە لە پشیلەکەەوە بە شوێنێکا ڕۆشتووە پشیلەی نەخۆشی پیا ڕۆشتووە ئەمانە بەجلەکانمانەوە بۆ هێنینەوە ئاگاداری ئەو خاڵەبین ئەگەر پشیلەمان هەبوو لە ماڵەوە تۆ چۆن پشیلەو هەیە نابێت دەستبەی لە پشیلەی دەرەوە چونکە لەوانەیە نەخۆش لەوانەیە نەخۆش بێ باشە با پشیلەکانمە سەلامەت بێ لە ژوورەوە ئەی دکتۆریان ئەم کوتانی بۆ کراو لە بناڵیەوە چونکە ئیسە تەمەنی ساڵێکە هیچ مەترسیەکی هەیە بۆی کە نەخۆشی بگوێزێتەوە بۆ ئایا کوتانە ڤایرۆسیەکان ئەوەی کە 5 کوتانی هەیە 6 کوتانی هەیە 4 هەیە ئەمانە کە ئەکرێ بۆ پشیلە زیاتر بۆ پارێزگاریکردن لە پشیلەکە خۆی زۆر ڤایرۆسەکان لە ینی نەخۆشی هاری لێ دەرچێت زۆربەی ڤایرۆسەکان ناگوێزرێتەوە بۆ ئینسان ئێمە ترسی گواستنەوەی نەخۆشە ڤایرۆسەکانمان نییە لە ئاژەڵی لە پشیلەیەکەوە بەڵام کوتانی هاریشی بۆکەین بووی خۆمان مناڵەکانمان خۆمان سەلامەت بین کۆمەڵێ نەخۆشی پێست هەیە ئەبێ ئاگامان لێبێ ئەوانە گوێزراوان بۆ ئینسان باشە کە تۆوی بە دکتۆرە ڕێنمایی خەڵکە کرد ئەڵێ ئاگاتان لە پێستی ئاژەڵ پشیلەکانتان بێ باشە دیقەتی بزانیت لەکوێ تو لێ بۆتەوە تۆپەڵما تۆپەڵبوو نیشانەی نەخۆشی نییە ئەوە حاڵەتێکە کە تووکی درێژە بێت تۆپەڵبوون ڕۆیە باشە ئەبێ خاو بکرێتەوە یا بۆی ببڕێ بەڵام کە سەیرێ کرد بڵین بۆ نمونە ئاوا سەیرەکەی دکتۆر یەکەمە کە نەخۆشیە بۆ لامانیان کەسێک یەکەم جا پشیلە ڕاگرێ ئەڵێ دکتۆر پشکنینێکی گشتیمان بۆ بکە سەری چاویەکەین سەری گوێیەکەین سەری ناودەمیەکەین باشە سەری دەستیەکەین سەری بەنی پەنجەکانیەکەین وەکووتمان لەیانی دڵی ئەگرین پلەی گەرمی وەرەگرین سەری ڕێژەی هەناسەیان و خێرایی و خاویەکەین بەمانایەوەمان دەرەکەم پشیلێ سەلامەتە نەخۆش یا ساغا ئەمە پێڵێن بیبەرەوە بۆ ماڵەوە لەبەرەوەی لە دەرەوە کڕیتە ئەبێ بە کەرەنتینی کرد هەروەکو کەرەنتین نەکرێت ماوەی 10 ڕۆژێک بزانین هیچ نیشانێکی نەخۆشی تیا دەرەکەیان ئەمەلا پشیلێکە کە کوتانی بۆ نەکرابێ ئەگەر کوتانی بۆ کرابوو زۆر شتێکی باشە ئەیباتەوە بۆ ماڵەوە باشە دایانی تەمان لێرە پشکنینی بۆ گەرسەی دەفتەرەکەی یەکەیت زانی کوتانەکانی مەزبوطە تەواوە ئەگەر تەواو لەگەڵ خۆتایبیتەوانە یاری لەگەڵا هیچ کێشەیەکی نییە ئەی شۆری مانگی جارێ دوو مانگ جارێکی شۆری
خواردنی تایبەتی خۆی تێنابێ خواردنی ماڵەوەی بیتێ باش زۆر چاکە دەست خۆش بێ باشە با پرسیارێکی کەوت لێکم لە بەرەوەی کە ئایا ئاژەڵی کەش بەخێوەکە لە ماڵەوەک و کەروێش و مریشک هیچ مەترسیەکی نییە بۆ تەندروستی پشیلەکە یان خۆ تێکەڵاو بوونی ئەم ئاژەڵانە پێکەوە زۆر ئاساییە هیچ کەشەیەکی نییە لە حاڵەتێکان نەبێ بۆ نمونە ئەگەرە کەروێشکەکەت نەخۆشی پێستی هەبێ ئەمە زۆر جەخت لە نەخۆشی پێستەکەێنەوانێت چکە نەخۆشی دەردەپشیلەشەوە با بیرمان نەچێەوە دوای بۆتان باسەکەم نەخۆشی پێستەکە احتیمالات هەیە کەرێشەکە و بپشکنە یا بهێنێ وەلای پزیشکی ڤێتەنەری بۆ دەپشکنێ زین ئەگونجی ئەم دوو شتە پێکەوە دابنین ئەگەر نەخۆشی پێستینەوە ناکێشێکی نیە زۆر چاکە کەواتە زۆر بە خێرایی بە کورتی باسێکی ئەو نەخۆشی دەردەپشیلەشمان بۆ بکە بۆ ئەوەی کە ئایا دڵنیا بێت کە پشیلەکەی تەندروستە بەنسبەتی دەردەپشیلەوە لە پشیلەی ماڵیە زۆر کەمە یعنی ئەتوانین بڵین نییە بۆ دڵنیابوونی دەتوانی خوێن بیوە بەلا پزیشکی ڤێتەنەری نمونەی خوێنەکەی لێ وەرەگرین و فەحسی مختبەری بۆکەین بۆمان دەرەکەوێت کە ئەم نەخۆشی هەیە یاننا ئەگەر هەشی بێ عیلاجەیە عیلاجەکەی چاگەبێتەوە ترسی نار خەڵک زۆر لەو حاڵەتە ترسێ بەڵام من خەڵک دڵنیاکەمەوە ترسی ئەم دەردەپشیلێ ئەوە نییە پشیلێ دەرەوە لازمە حەزەری لێ بکەی بەڵام پشیلی نۆماڵ کێشەی نیە زۆر چاکە کەواتە ئایا ئێستا تۆ زانیت کە چۆن پشکنین بکەی بۆ ئێلا و نیشانەکان چین ئەگەر بێت و تووشی نەخۆشی بوو ئێلا جا پێشم خۆشە کە ئێستا خۆ دووبارە پشکنینەکە بکەیتەوە باشە لەگەڵ دکتۆر و با ئێمەش بیبینین کاتێک ئێلا ئەبێ بە دکتۆرێکی سەرکەوت ئینشاڵڵا هاوڕێیانم ئایا پشکنینی کرد بۆ لای نازدار و تەندروستی زۆر باشە و خۆشی ئەگەر ئەو نیشانانەی بینی لە ئێلایە ئەتوانێت بێتەوە دووبارە سەردانی ئێرە بکات و پیشانی دکتۆری بێ باشە دکتۆریان من زۆر سپاسی تۆکەم کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی بۆ ئەوی کە خەونی ئایا بەدیبێنین هەروە سپاسی هاوکارەکانیش دەکەم دەستان خۆش بێ و پێمان بڵێ لە کۆتاییە چیت هەیە بۆ ئایا و چیت هەیە بۆ داهاتووی ئایا بۆی کە بتوانێت ببێت بە دکتۆرێکی سەرکەوتوو وەکو بەڕێز سەرەتا دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم ئیشێکی گەورەکەن بەڕاستیەوە ینی لە مناڵی ئەوانێ لە ڕێی بەرنامەکەتانەوە مناڵ پێگەێنن ئەیخەنە مێشکیوانێک لە داهاتوە بێ بەچی ئەمە ئیشێکی گەورەیە بەڕاستی نایە بەکەم سێ دەستان خۆش بێ و ئیشەڵا ئایاخانیش هەوڵی خۆی بە ئامانوو بێ سعیبکە لە مەکتەبە بۆی بێ بە دکتۆرێکی سەرکەوت و باشە زۆر سپاس دکتۆریان ئازیزان کۆتا سپرایزمان ماوە بۆ ئایا اینجا ئێستا ئەڕۆینە ئەو دیو سپرایزەکەمان بە ئایاڵی بەڵام با ئێلاش بەرین لەگەڵ خۆمان ئێلایت ئێلاژێت هاوڕیانی ئازیزی ئێمە کۆتا سپرایزمان بۆ ئایا کۆمەڵێک دیاری جوانە جا پێم خۆشە پیشانی بەم ئایگیان ئەمە خواردنی پشیلەکەتە باشە و لەگەڵیشیا ئەمە شوێنە ئەمە شوێنی بۆ پشیلەکەت بڵێ ئێم جا خواردنێکی کەشمانێ کۆمەڵی خواردنی تریتیایە ئەمە ژیاریەکە وابزانام ئەم یاری زۆر حەزڵێ وایە لە ماڵیشەوە هەی بوو و کۆمەڵی خواردنی تریشی تایە بە هیوام کە سوودی لێ بینێ ئێلاگیان جا دکتۆریش بە هەمان شێوە ئەم دیاری و پێشکەشەکە بۆ دکتۆری داهاتوومانێمەش وەکو نەخۆشخانەی ڤێتەنەری سلێمانی تایبەت ئەم دیاریمان هەیە بۆ تێوە باشە بەکردوە پیرۆزی بێت ئەنجا منش هەدیەکم هەیە بۆتان بۆ کێ بۆ تۆ بەڕاستە بەڵێ هەدیەکە چییە هەدیە هەیە بۆ من زۆر سپاس دەکەم چەند جوانە منوان کێکی بۆ دروست کردوم هاوڕێیان مسرا و کورسات زۆر سپاس ئەمە جواب بزان بازنێکە نای خۆمی لەسەرە بابی کەمە دەستم بچێتە ڕیزی بازنەکانی ترم
زۆر سپاس دەست خۆش بێ منیش ئەمە وەکو یادگاری هەڵەگرم لە لای خۆم. ئازیزانم دڵخۆش بووم کە ئەمڕۆ خەونی ئایە بەدی هاتوو بوو بە دکتۆر بە هاوکاری دکتۆر مەسعود توانیمان خەونەکەی بەدی بێنین تا بەرنامەیەکی تری خەون بەخواتانە سپێرین و ئێلاش ماڵاواییەکە خواتان لەگەڵ.